چۆنە ئیمامی ئەبوو ئیسحاقی ئەلفەزاری کە یەکێکە لە زانا گەورەکان و ئیمامی بوخاری مسلیم و زانایان حەدیثیان زۆر لێوە ڕیوایەت کردو پیاوێکی متمانە پێکرا و سیقەیە دەفەرمێ ئێمە دەرزمانە خوێنا پیاوێکە هات بۆ لای ئێمە لایەک لە دەموچاوی داپۆشرا بوو لایە لە دەموچاوی ئەو ئینسانە داپۆشرا بوو ئەفەرمێ زۆر هات بۆ لامان زۆر دائەنیشت ئەڵێ ڕۆژە پێم وت باشە دەموچاوت بۆ لایەکی داپۆشراوە ئێمە هەر تۆ ئەبینین بەردەوام لایە لە دەموچاو داپۆشراوە لایەکی بەدەرەوەیە وتی ئەگەر پێت بڵێم ئەمە ئەمانەت بێلات لای خەڵکی نەڵێ فڵان کەس لەبەرەوە وای لێ هاتووە ئەڵێ وتم باش ئەڵێ من کەسێک بووم کفندز بووم جارێتیش باسمان کردووە من کەسێکی کفندز بووم کفنم ئەدزی واتە کاتێککە خەڵک دەمرد دوایی دەچون قەبرەکەیم هەڵەدایە و کفنەکەم دەرەهێنا و دەمفڕۆشت ئەفەرمێ ڕۆژێکیان ئافرەتێکم شاردەوە دفنمان کرد ئافرەتێکی بە حەیا و حورمەت ئەفەرمێ شەو چوون بۆ لای قەبرەکەیم هەڵدایەوە هەتا گەیشتم بە ئەو خشتەی کە لە سەری بوو خشتەکەشم لا برد ئەم جاویستم ئەو خامە کە بە ئافرەتەکەوەیە لێی بکەمە و ڕووتی بکەمەوە سبحان الله ناشتوێتی بەڕۆژ شەو دەچێت قەبرەکەی هەڵ ئەداتەوە بۆ ئەوەی کفنەکەی لێ بکاتەوە ئافرەتەکە ناو قەبردا بەڕووتی بمێتەوە جا دایپۆشێتەوە ئەفەرمێ کاتێکە ویستم ئەو لەفاف و ئەو خامە ڕابکێشم ئەفەرمێ ئەویش ڕای ئەکێشا مردووە ڕای ئەکێشا ئافرەتە مردووەکە خامەکەی منی ڕاکێشا منی ڕامەکێشا وتی کاتێککە ئافرەتەکەم بینی مردوو خوایگەم ئافرەتە مردوو بۆ لە ئەم خامە ڕائکێشێ ناڵێ ڕووتی بکەمەوە ئەڵێ وەڵڵاهی زەختم لە خۆم کرد وتم تۆ وا ئەکەی لە من کە نەتوانم جلو بەرگەکەت لەبەردا بکەنم ئەفەرمێ ڕام کێشا بەڵام ئەفەرمێ یەک بۆ کچێکی کێشا بە ناو چاومە ئەفەرمێ کاتێک تەماشام کرد شوێنی هەر پێنج پەنجەکەی ئەو ئافرەتە مردووە بە دەموچاوی ئەو پیاوە بکە لێدا بوو ئەفەرمێ وەڵڵاهی دووبارە ئافرەتەکەم شاردەوە نەمتوانێت جلو بەرگەکەی لەبەرداکەنم شاردمە و وعدمدا لەگەڵ خوای پەروەردگارە جارێکی تر کفندزی نەکەم سبحان الله ئەمە وەکو ئیمامی ئەبوو ئومامە دەفەرمێ ڕەزا و ڕەحمەتی خوا لێبێ خوای گەورە هەنێ جار شتان پیشان ئەدا لە مردووەکان بۆ ئەوەی دەرز و عیبرەتی لێوەرگرن ئەم شتانە بەلای خوای پەروەردگارەوە زۆر شتێکی ئاسانە مردوو بتوانێت لە کەسێک بدا ئەمە شتێکی غەریبە نیە و شتێکی ئاساییە چونکە بۆ ئەوەی زیاتر لتعتەبیر و بۆی دەرز و عیبرەت وەرگرینی ئەمەی مسلمان ئەوە ئافرەتی بە حەیا و حورمەتە چونکە بە حەیا و بە حورمەت بووە خوا لە دوای مردنەکەیشی دیفاعی لێ ئەکات خوای پەروەردگار دیفاع لە ئینسانی ئیماندار ئەکات بۆی ئینسانێکی مجرم لاشەی نەبینێت والله ئێمەش لەگەڵ خوادا ڕاست بکەین خوا دیفاعمان لێ ئەکا خوا پشتیوانیمان دەکا ئەوەشی ناحەزی ئێمە بێ خوا ڕسوای دەکات والله ئەوە زینایە ئەوە زەرۆر زیانی زینایە ئینسان با لە خوا بترسێ و سەرپێچی فەرمانی خوا و پێغەمبەری خوا نەکا صلی الله علیه وسلم ئینسان ئینسانە و ئادەمی زادە و ئاژەڵ نییە با صیفەتی خراپی ئاژەڵەکان نەگرین با تەقلیدی گوێدرێژ و هاوشێوی گوێدرێژ نەکەین بەڵکو ئێمە مسلمانین پێش ئەوەی ئەو ڕۆژە بێ کە پێغەمبەری خوا باسی کردووە صلی الله علیه وسلم با لە خوا بترسین ئەو ڕۆژە خەڵکی خێری تیان نامێنێ ئەگەر کەسێک تەقلیدی ئاژەڵ بکە